ڕۆژەی سەرەتای حکوومەتی هەرێمی کوردستان کە دەست بە کابینە نوێ دەکرێتن، یعنی دەست پێشخەریەک بۆ ئەو گەنجانە بکرێتن کە بێئیش و کارن، ینی ئەوانی کە ڕوو لە دەروی وڵات دەکەن هەموو کەسێک بۆ خۆشی خۆی سەفەری خۆی ناکاتن و ڕوو کوردستان جێ ناهێڵێتن بەڕاستی. داوام لە حکوومەتی نوێ لە کابینەی نوێ هەڵی کار بۆ ڕەخسێنن زیاتر ئەگەر بکرێ و ئەمانەکە بەرقەرارتر بێ و خصوصا لە بواری گەشت و گوزار ئێستا بوویتە تقریبا بابەتێکی سەرەکی ئەگەر بکرێتن ڕێگا و بانەکانیان چا بکرێ. دیتنەوە من حکومەتە هەرێمیانی خۆزی زیاتر دەرفەتین کۆری بۆ گەنجە ڕەخسێنیتن ئەوژی کە دەرفەتین کۆری نابتنێ کۆری حکومی و فەرمانبەر بەلکو زیاتر کۆڕۆکردنەوە کارتێ تایبەت و یا شوێ گرنگتر جۆفتگیری و کارتێ تایبەت. بەنسبەت پێکێنانی حکوومەت من لەو باوەڕام کە مهمترین شتێکە بێ حکوومەت مهمترین سکتێرێکە بێ حکوومەت ینی کاتی بۆ دانێ وەکتوانێ کاتی بۆ تەرخانکە مۆزۆی تربیەیە، چون ئێمە بنەڕەتی هەموو سەقافەت و تێگەیشتن و حکوومەتێک و پێشکەوتنێک تربیەیە. داوا لە حکوومەتەکەم والله هەر کارەباگەر کێشی کارەباگەر تەواوکەن بێت 24 ساعت هەر باشەوەی سم بەڵامیستای عیبی نییە 7 ساعت 8 ساعت بەڵام بێت 24 ساعت هەر باشترەوەی. پەروەردە لە پێش هەموو شتێکەوەیە کە پەروەردە هەبوو گەندەڵی نامێنێ کە پەروەردەش تربیە هەبوو تێگەی بەڕاستی خوێندکار زۆر بێ خوێندکاریش هەوڵەیە بۆ تێگەمە بەستکردنی چاکسازی لە شارەکەیە.